خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارەکانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. لا چەند ڕۆژی دادێ گەرم و گوڕی دەکەوێتە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ تێپەڕاندنی پڕۆژەی یاسایی بودجەی عێراق کە کوردیش فۆکەسێکی گەورەی خستۆتە سەر. لە ئێستادا قسە و باسی جۆرا و جۆر هەیە لەسەر تێپەڕاندنی پڕۆژە یاسایی بودجە کە پەیوەندی بە بەشێکی زۆری ئاڵۆزیە سیاسیەکانی هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان و تەنانەت قەیرانی داراییشەوەیەکە لە ساڵی ڕابردوودا خەڵکی تا ڕادەیەکی زۆر ماندوو ئیلا کردووە و بۆ ئەم ساڵیش خەڵک بەنیگەرانیەوە لە ئایندەی خۆی و لە ژیانی خۆی دەڕوانێت. کورد دەبێت چی بکات؟ هێز و لایەنە سیاسیەکان دەبێت چی بکەن بۆ ئەوەی لە 2021دا قەیرانەکە لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان قورستر نەبێت. باس لە چوونی شاندێکی سیاسی هەرێمی کوردستان ئەکرێت بۆی لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی بەغدا قسە بکات تاکو کۆت و بەندی زۆر نەخەنە بەردەم ئەو بڕگە و مادانی تایبەتن بە هەرێمی کوردستان لە پڕۆژە یاسای بودجە. ئەگەر هاتو هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا نەگەیشتە ڕێکەوتن بژاردەکان کامانە بن. زۆر جار لە پەرلەمانتارە کوردەکانی بەغدا دوو بۆچوونی جیاواز دێتارەوە. بۆچی یەک بۆچوونین و کام بۆچوونیان ڕاستترە؟ هەموو ئەوانەم شەو لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین با میوانداری بەڕێز دکتۆر بەختیار جەبار شاوێز ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەخێربێی دکتۆر. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێستان. ساڵی نوێت پیرۆز بێت. لە مولای پیرۆز. هیوادارین ساڵێکی باش بێت بۆ خەڵک. ئەم بەرنامەی یەکەم بەرنامەی پانۆرامایە تۆ بەشداری تاکەی لە ساڵی 2021. خۆشحاڵم ئینشاءالله سەرەتایەکی باش. دکتۆر من ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم لیژنەی دارایی ئەڵێ هەفتەیەک تا 10 ڕۆژمان پێویستە بۆی ئەم خۆیان دیراسی پڕۆژە یاساکە بکەن دوای هێنا ئەنجومەنی نوێنەران. کورد لە ئێستاوە و هەرێمی کوردستان ئەبێت چی بکات بۆ ئەوەی بتوانێت ئەوەی لە ئەنجومەنی وەزیرانەوە بەڕێکراوە حکوومەتی هەرێم بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراق سابتی کردو و جێگیری کردووە هاتوتە ئەنجومەنی نوێنەران. کورد دەبێت چی بکات؟ بەڵێ زۆر سپاس کاکزان ئەسڵاو و ڕێز بۆ تەواوی بینەرانی خۆشەویستی کورسات. وەکو بەڕێزیشت ئاماژەت پێدا یەکەم بەرنمەیە و دەستپێکی نوێیە ساڵێکی نوێیە. من تەنها یەک ئومێدم هەیە و تەنها تەمەنای ئەوە ئەەکەم کە ساڵی داهاتوو لە یەکەم ساڵی داهاتوو 22 لە یەکەم بەرنامەی ساڵی داهاتوو ئێمە باسی کێشەی موچەی خەڵک نەکەین. تەنها ئەوە ئەڵێم یعنی تەنها ئومێدمەوەیە کە باسی شتێکی ترکەین موچە سکەی خۆی گرتی بێ و خەڵک موچەی خۆی وەرگێ و ژیانێکی ئاسایی سادە بەڕێ بکە. ئەوە ئومێدی منە بۆ ساڵی داهاتوو. لە ڕاستیە ئەگەر بپرسم بڵێم بۆ ئەم ساڵ خەڵک هەر باسیەکە و بەرنامەی هەر لەسەرەکەین؟ بە تەئکید من پێم وایە زۆر بەرنامەی تریشی لەسەرەکەی و ڕەنگە هەر بانیشم کەیتەوە ماوەیەکی تر هەر باسەکەمەوە بەڵام بە هیوادارم کێشەی موچەحل بۆ بێت. من ئومێدم وایە بۆی ئەڵەم ساڵی داهاتوو. لە ڕاستیە کورد چی بکە؟ من پێم وایە تا ڕادەیەک کورد دواکەوتووە لەوەی کە چۆن کێشەی خەڵک چارەسەر بکە و حکوومەتی هەرێم کە ئێمە کە باسی کورد دەکەین مەبەستمان دەسەڵاتی سیاسیە ناکرێت لێرە ئەمە بڵین هاوڵاتی هیچ زەنبێکی نییە. بەڵام ئەو دەسەڵاتە سیاسیی کە حکوومەتی دروست کردووە و حکوومەتێکی هەرێممان هەیە کە بەرپرسە لە ژیانی خەڵک. حکوومەتێکمان هەیە کە دەبێ بەرپرس بێ لە بژێوی خەڵک. حکوومەتێکمان هەیە کە دەبێ بەرپرس بێ بەرامبەر بە چارەسەرکردنی گرفتی خەڵک و لە پێشی هەموو ئەم گرفت و کێشە و قەیرانانەوە ئێستا هەمومان نەزانین مەسلەی موچەیە مەسلەی ژیانی خەڵکە کە بەداخەوە نەیتوانی و حکوومەتی هەرێم نەیتوانی و ئەمە بکە. بۆیە ئەڵەم دواکەوتووە لەبەرەوەی کە لە ساڵانی ڕابردوودا بە تایبەتی با بڵین لەم دەورەی پەرلەمانە یەک یاسا دەرچووە یاسای 2019 یاسای بودجەی 2019 دەبوایە نەوت تەسلیم بکرایە هەر هیچ نەبێ ساڵ یەکەمیش نەبێت لە دوای ئەوەی کە 2020 موچە نەبوو یاسای بودجە نەبوو دەبوایە نەوت تەسلیم کرایە. کورد تەسلیمی نەکرد حکوومەتی هەرێم تەسلیمی نەکرد. یاسای قەرز هاتە پێشەوە لەو یاسایە تا ڕۆژەکانی ئەخیریش خۆتان بینیتان هەر حکوومەت بە وەرەقە و قەڵەم ئەیود ئێمە ئامادەین بەڵام بە فعلی نەوتیان تەسلیم ناکرد. لە دوای یاسای قەرزەوە وەفدێک هاتە بەغا وەفدێک بوو کە تا ڕادەیەک لە چاو
وەفدەکانی ترا زۆرتر مایەوە لە بەغا زۆرتر هەوڵی ئەدا چارەسەر بدۆزێتەوە بەڵام وەکووتم کاتەکە تێپەڕی بوو بەڕاستی و هەر بالمناسبە ئەمەوە بڵێم ئەو کاتێک کە وەفدەکە لەوێ بوو من قسەیەکم کرد ڕەنگە نیگەرانی هەندێک لایانیش هەندێک کەسیشی لێکەوتەوە ڕەنگە لە ناوێکێتی شالی لێکەوتەوە کە من وتم مەسلەی 320 ملیارەکە کۆتایی هاتووە نایەت بۆ هەرێمی کوردستان هەندێک لە ئەندامانی وەفدەکە ئەوانی کە لێ بوون بەداخەوە نیگەران بوون بەڵام ئێمە بێ قسەی حەقکەین و قسەی ڕاستی بکەین بۆ خەڵک پەرلەمانتار و نوێنەر ئەبێ نوێنەری خەڵک بێ ئەبێ قسەی ڕاستی بە خەڵک بێ ئەگەر من نوێنەری خەڵکم من ڕازگۆ نەبم لەگەڵ خەڵکە ئەیکی ڕازگۆ بێ لەگەڵ خەڵکە ئێمە ئەو کاتی کە ئەو وەفدە لە بەغا بوو وتمان ئەم 320 ملیارە تا سەری ساڵ نایەت تاوا کۆتایی دێ ئەوە سەری ساڵ هات خەڵک ئێستا ئاگادارە کە نەهاتووە کەواتە ئێستش کە هەرچێ گەڵێن بەو پەڕی بەرپرسیارەتی و ئێڵێن بۆیە ئەڵێن کاتەکە درەنگە بۆ لەبەر ئەوەی ئەم یاسایە ئەم پرۆژە یاسایە کە هاتووەتە ناو پەرلەمانەوە حکوومەت دەڵێ ڕێکەوتوم لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکە قورسەکەی جێبەجێ نەکردووە ئەویش ڕێککەوتنی سیاسیە ڕێککەوتن لەگەڵ پەرلەمانە کاکزانە ئێمە سیستەمی پەرلەمانیمانەیە لە عێراق پەرلەمان قەراری مطلقە قەراری کۆتایی لای پەرلەمانە حکوومەت هەر شتێک ئەکا بابیکە پەرلەمان ئەتوانێت هەڵی بۆشێنێتەوە پەرلەمانیش خۆت ئەزانی پڕیەتی لە بیرروبۆچوونی جیاوازی سیاسی ئەگەر تۆ ئەم بیرروبۆچوونە سیاسیانە و ئەم پەرلەمانتارانەی کە هەر یەکە و بە شێوەیەک بیر ئەکاتەوە و هەر یەکە و باگراوندێکی سیاسی و تائیفی و حیزبی تری هەیە لە پشتەوە ئەمانە ساز و ئامادە نەکەی ئەو ڕێکەوتنی لە دەرەوەی پەرلەمان کردوتە ئەبێ بە مرەکەبی سەر کاغەز باش خۆ ئێستا هیوادارم ئێستا ئەو ڕۆژ و دە ڕۆژەی کە لیژنەی دارایی سەرقاڵی پرۆژە ساکە ئەبێ و تەتەڵی ئەکاو شیکردنەوەی بۆ ئەکا و ئەمانە خۆشاندێکی هەرێمی کوردستان ئەتوانێت مەسەلەن لە 3-4 ڕۆژە تێگەیشتێک دروستکە ئەمانە هەمویان پێشتر باکگراوندی سیاسیان بەیەکەوە هەیە مامەڵی سیاسیان بەیەکەوە هەیە و ڕەنگە بەشێکیان ژێربەژێر تەلەفۆناتیان هەبێ لەگەڵ یەکترا بینینیان هەبێ بێ لەگەڵ یەکترا ئیشیان بە یەکترا دۆخی کاتۆتە پێشەوە مەسەلەن ئەمە ئەرچی پەرلەمانتارەکان ئاسانتر ناکات خۆی لە ڕاستیە ئەبێ ئەرکەکە هەروە بێیان با بڵێن ئیشەکە بەم شێوەیە بێ چونکە تۆ بیرت نەچێ هەموو لایەکمان ئەزانین کە شەڕی ناو پەرلەمان لە نەتیجەیە شێعە ئەگەر کە ئەوەی کە دەسەڵاتی بەدەسە شێعە کە زۆرینەی ناو پەرلەمانە ئەگەر شتەکەی بەدڵ نەبێ لە ئەخیرا ئەیکاتە مەسەلەی ئەکسەریەت و ئەقەلیەت یعنی لە ئەخیرا بۆ مەبدەئەتی پەڕێنێ بەڵام ئەگەر تۆ زەمینە بۆ خۆش کردی بێ ڕێککەوتنە سیاسیەکەت کردبێ ئەوەی کە ئاماژەم پێکرد بە تاکید هەم ئەرکی ئێمە ئاسانترە بێ و هەم ئیشەکەیش جێبەجێ بێ بەڵام ئەوەی من خوێندومەتەوە ئێستا جەوی ناو پەرلەمان زۆر جیاوازە لە ساڵانی ڕابردوو و ئەوەی من خوێندنەوەم بۆی هەبێ ئێستا سیاسیەکانی بەغا زۆر جیاواز بیر ئەکەنەوە لە جیاوازبیرکردنەوەکیان چییە؟ جارە پێش نەمشتە ئێستا جیلێکی تازەی سیاسی لە ناو بەغایە ئیشەکە هەر لە سەرۆکایەتی پەرلەمانەوە بیگرە بۆ ئەندامانی پەرلەمان ئەم جیلە سیاسیە ئەبێ هەرێم دەسەڵاتدارانی هەرێم دەست و پەنجە لەگەڵ ئەم جیلە سیاسیە نەرم بکەن ئێستا سەردەمی ساڵح مطلق و ئوسامە نوجێفی و ئەوانە نییە سەردەمی بەها عەرەجی و کۆنەکانی تری پێشتر کە لە ناو پەرلەمانە بوو ئەیاد عەلاوی ئەحمەد چەلەبی زۆر هەیە ناوەکان لە ڕاستیە ئێستا جیلێکی تازە هاتوو ئەم جیلە باشە ڕوئیەکی تری هەیە لەگەڵ بۆ نمونە کوتلەی سائیرون هەر سەدرا مەسەلەن حەکیمە مەسەلەن عەمار هادی عامری ئەمانە خۆ مامەڵەیان لەگەڵ کووردا هەیە ناتوانندرێ مەسەلەن شاندێک بە سەرۆکایەتی هەرێمە ئیتر هێزە سیاسەکانن بڕاتە بەغدا و تێگەیشتن دروست ئازێک دەنەدەسی گرتوون ئەم شاندەی ئەنێ بێ بکرێت کێ دەستی گرتوون نەک ئەبێ بکرێت درەنە یعنی چی ئەمانە ئەڵێن ئێمە چاوەڕێی سەری ساڵەکەین و دوای سەری ساڵ باشە خەڵک ژانی خەڵک مویمەیان مەسلەی سەری ساڵ و ئەو ئەمینانە موچەی خەڵک و بژێوی خەڵک وینەیان حەفلەی سەری ساڵ و شەوی سوورانی کامیان مویمە من پرسیارەکەم شەوی سوور و سەری ساڵ و هەپی بێرزدەی تو نازام چی ئەمانە موهیمە یان
مامۆستایە کە پارەی پێ نییە شیر بۆ مناڵەکەی کڕێ بچن بۆ بەغا بۆ گەڕێنەوە بۆ کوردستان چیان کردووە لە کوردستانە توانیانە چی بکەن نیان ئێمە ئابووری سەر بە خۆمان هەیە باشە هەر ئەم دەسەڵاتدارانە ئەمانی ئێرە نەبوون نیانەوت ئێمە ئابووری سەر بە خۆمان هەیە ئێمە نەوتی سەر بەخۆ دەفرۆشین ئێمە تا 50 ساڵی تر نەوت لە ڕێگەی تورکیا ئەفرۆشین و خۆشگوزەرانی بۆ خەڵک دابینەکەین هەر ئەمانە نەبوون لە کاتی حملەی ئینتیخاباتی پەرلەمانی کوردستاندا ملپێچێکیان کردبووە ملیان و لە تەلەڤزیۆنەوە ئەیانوت هاوڵاتیانی خۆشەویست لەمە دووە هەموو ماڵێک بەشداری پێەکەین لە داهاتی فرۆشتی نەوتە پارەی بەرمی لە نەوتەکان ێنینەوە بۆ ماڵەکان ئێستا قڕبەسەریان بۆ میلەت هێناوە ئێستا نەبوونی موچیان بۆ میلەت هێناوە ئێستا نەبوونی هیچ داوامی دایرە شتیوان نەماوە نەبوونی ئەوەی پێ ئەوە درێژیان ئێستا بەرەو ئەوە ئەچێکە نەما بێ بەداخەوە زیاتر لەم زۆنەی ئێمە چکە ئەم زۆنەی ئێمە زۆنێکە دیموکراسی تا ڕادەیەک تێدایە ئازادیەکان هەیە خۆپیشاندان هەیە قسەکردن هەیە نووسین هەیە وتار هەیە کاکە خۆ ئەم زۆنی ئێرە زۆنی ئەولانیە لەسەر کۆمنتێک 5 گەنج گیراوە لە یەک شوێنی بەسیدا لەبەر ئەو هەیە کە سرە ڕای با ئەمە تۆزە ئینسابین لەگەڵ خەڵکدا سرە ڕای ئەوەی کە ئەڵێن ئەم دەسەڵاتدارانە کە لێرە ئەیانوت خەڵکینە بەشداریتان پێکەی ئەتانکەین بە شەریکی فرۆشتنی نەوت هەر ماڵێک بەشی خۆی داهاتی نەوتی بۆێنین لەگەڵ ئەوەشدا ئەبێ ئێمە لێرە کە لێرە پێمانەوترێت زۆلی سەوز و دەسەڵاتی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ بەردەوامین لە فشارەکانمان و ئەبێ قەراری کۆتاییش بدەین بە ئاراستەی چارەسەرکردنی خەڵک بۆ لەبەرەوەی ئێمە خۆمان بە خاوەنی خەڵکەزین ئەگەر بریار وایە ئێمە حیزبی پێشڕۆ بین لە پێشەوەی خەڵک ئەبێ هیچ نەبێ موچە بۆ خەڵک دابینکەین ئەبێ ژیانی خەڵک چارەسەرکەین جا لە حکوومەتە کشەیتەوە فشاری لێ ئەەکەی نازانم لەگەڵ بەغایە ڕێ ئەەکەوی هەر شتێگەیە چکە بەڕاستی برسی بوون لە پێشی هەموو شتێکەوەی باشە دکتۆر ئێوەش بۆ کۆندامی پەرلەمان بۆ کۆندامی ئەنجومەنی نوێنەران ئەرکتان لەسەر نوێنەری خەڵکن بۆ ئەوە بۆکە ئێوە شەڕەکە بۆ خەڵکردنەوە خەڵک بێتە سەرجادە مەسەلەن بەڕێزت ئەم ئێوارەیە کە من بەڕێستم بانگێش کرد بۆ بەرنامەکە ڕکلامێکت لە پەیجەکەی خۆتا کردم کۆمەڵی کۆمێتەکانی تۆمە خوێندەوە وێ ڕێوەی بێزاری و بێ ئومێدی و بێمتمانەی زۆر بە خەڵکەوە دیارە لە منی میدیاکارەوە بۆ هەمووی بەشێکیان نووسیبە ئێوە لە پەرلەمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق شەڕی کورد ناکەن دێن لەسەر تەلەڤیزۆنەکان ئەتانەوێ باسی ئەوە بکەن و ڕەخنە لێکتر بگرن و دەستی یەکتر بابدەن بۆ جارە پێش هەموو شتێک ئێمە شەڕی کورد ناکەین طبعاً ئەوانەی کە ئەوانە ئەڵێن ئەوانە کۆمەڵێکی با بڵێن کۆیلەن معاشیان هەیە لەسەر نەوتی ئەم میلەتەکە دزراوە ئەو معاشانەدایان ناوە بۆ پەیجەکانی ئێمە کۆمە هیچ من هەندێک خەڵکیان ڕێگەوە ناسمەوە کە شتێکدا بەزێنم یەک دقی پێ ناچێت چکە ئیشی دۆستاوە موچەکەی وەرناگرێ گەر ئەوە نەکە بەعلی موچەی نەوتەکە وەرناگرێ من یەک نمونەیەنمەوە کە ئێمە ئایا شەڕمان نەکرد بێ بۆ بژێوی خەڵک یان بۆ موچەی خەڵک هەموو ئەوانەی تر هەموو پەرلەمانتارانی لایەنەکانی تر ئاگادارن بەوانەی پارتیەوە مەبەستمە ئاگادارن کە شەوی یاسای قەرز هەتا دەمە و بەیان کێ شەڕی ئەکرد لە ناو پەرلەمانە وە کێ هەوڵی ئەدا لە پێشا مفاوەزات ڕێککەوتن قسەی خۆش ناخۆش بیهێنە بەریدە بەڵام بەداخەوە کە تەلەفۆنێگە هاو ئەیان و ئەم ڕستەیە باوانە بێ ئەم کەلیمە لێرە لابە ئەوان ڕازی نەئەبوون و یاساکە تێپەڕی کێ بوو بایکۆتی کرد کێ بوو لە ئەسڵەن ئەوە ئێمە بووین ئیقتراحمان کرد کە بچینە ژوورەوە دوای ئەوەی کە زانیمان لە دەستمان چووە و ئەوان بە زۆرینە نیسابیان دروست کردووە وتمان بچینە ژوورەوە بۆ ئەوەی کە دەنگ بەو دووسێ مادەی ئەوەڵ بدەین بەڵکو ئەوان تەنانەت لە ئەخیرە دڵیان نەرم بێت دەنگ بدەن بە مادەی ئەو فەقەرەی کە پەیوەندی بە کوردەوە هەیە لە یاسای قەرزی پێ ئەوترێ بۆ ئەوەی بۆ جێگەمان بۆ بکرێتەوە لە دوجارراکە ئەویان نەکرد ئەوە ئێمە بووین هاتیینە دەرەوە ویسمان جارێکی تر نیسابی ناو دانیشتەکە بشکێنی بۆ ئەوەی بە کۆی یاساکە تێنەپەڕێ ئەو قسانە وەکووتم کۆمەڵە کەسێکن
لە ڕاستیە موچەکانیان لەسەر کۆمنتەکانی ئێمەیە قەیچێکە ئەو خێریشمان نەبێ بۆ ئەوان باشە بۆی موچەوەرگ باشە ئێوە ئەتوانن چی بکەن مەسەلەن لە پێپەڕانی پرۆژە یاسای بودجەیە و چی بۆ خەڵکەکەن مەسەلەن ئێستا ئێوە بەڕێزت ڕەخنە ئەگریت و ئەزانی ژیانی خەڵک خراپە و ئەشزانی مەسەلەن خەڵک لە کۆمنتەکان بەشێکی خۆ هەر ڕاستە مەسەلەن با بەشێکیشیان بەکرێ گیراو بن مەسەلەن خۆ بۆ ئێمەژە نووسن بەڵام بەشێکی خۆ ڕەنگە ڕاست بێ متمانی بە کەس نەماوە ئەزانی کاکزانە با ئەوە نەڕوا بە سەرمانە ئەوەی کە من ئێڵێم ئەوانەی کەواڵێن یعنی ئەوانەی کە هەمووی ئاینا نەخێر ئەگەر نا بە دیوەکەی تریدا ئەوانی تریان زۆر ڕاست دەکەن کە ڕەخنە ئەگرن و ڕەخنە لە ئێمە ئەو مانانەگرن بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە بەشی یەکێتوێ لە حکوومەتە ئەو ڕەخنەیە لە بەختیار شاوەیز نییە وەکو نوێنەرێک لە ناو پەرلەمانی عێراقا ئەو ڕەخنەیە لە ئەو بەشەی حکوومەتە کە لە ناو حکوومەت ئەو بەشەی یەکێتیە کە لە ناو حکوومەت بەڵێ ئەگرێتەوە ئەبێ هەمویان ڕاستەکەن ئەو خەڵکە من پێشەوەی بیتە سەرم مۆزوعانە کەوتم خەڵک ئەوەیە خەڵک ئەسڵەن ئەو خەڵکەی کە ئێمە هەمانە ئەم حکوومەتە خەڵکێکی هەیە هیچ حکوومەتێک لە دنیاە خەڵکی وا باش و نەوعی نییە چونکە ئەم خەڵکە چەندێک برسیشێتی لەلایەکی تریشەوە هەز بە بەرپرسیارەتی ئەکا لە هەندێک حاڵەتە بیرمان نەچێ و ئەوەی ئەم خەڵک هاوکاری ئەم حکوومەتە بووە نەیگەیاندووەتە ئەوەی کە حکوومەت بڕوخێ و دەسەڵاتی کوردی کۆتایی پێبێ لە ڕاستیە ئەگەر لە دەرەوەی ئەم حکوومەتە بواە لە تورکیا بواە لە ئێران بواە لە وڵاتێکی ئەوروپی بواە ئێسام حکوومەتە زۆر دەمێک بوو چونکە ئەم حکوومەتە لە ماوەی 12 مانگدا 5 معاشی داوە 7 معاشی نەداوە لەم 5 معاشە سیانیان لە سا 21 لە سا 21 و لە سا 18 لە سا 18 بڕیوە حکومە دەڵێ هەشتی چی ینی ئەم خەڵکە هەر هەمووی ئاگای ساڵی 2010 ساڵی 90 ببرە کە مەلەفی پێشووتردا ئاخەن یەنەوە سەر ساڵێکی تازە ئەی نابێ ئەمە تەواو بێ یعنی چی هی ساڵەکانی پێشووتریاندا ینی ئەڵێ لەم ساڵەیە لە مانگەکانی ساڵی 2020 موچەمانداوە بە بڕین و بە نەبڕینەوە بە هیچ شێوەیەکوان نییە بە لە ساڵی 2020 5 موچەیان داوە هەمووی ئامارەکانیش بڵاو بووەتەوە بە لێبڕینیشەوە بڵاو بووەتەوە شەمەی ڕابردوو جێگری دۆمی سەرۆکی ئەنجومەی نوێنەرانی عێراق دکتۆر بەشیر حەداد میوانی بەرنامەی پانۆراما بوو من پرسیاری ئەوم لێ کردوتم لەلایەک گروپی 15 هەیە و ئەمڕۆ لە زاری دکتۆر ڕێبوار کەریم مەحموودەوە ڕاگەیان کە بن بە فراکسیۆنێک لە ناو یەکێتیشە مەسەلەن ڕەئی بەڕێستان جیاوازە لە ئەندام پەرلەمانێکی تری هەریەکێتی لە ناو پارتیشە بە یعنی بۆچی ئەگەر قەرارە عەرەب شیعە سونە سیاسەتیان بەرامبەر بە کورد گۆڕاوە ئێوە یەک دەنجێک دروست ناکەن یەک ڕیزێک دروست ناکەن یاخود ینی فەرعی تری لێ ئەبێتەوە بۆ ینی بۆ گروپی 15 قسەیەکەکەن مەسەلەن من سبەی شەو هەر بە ڕێزێک لە گروپی 15 بانگشتی بەرنامەکەم کە بە جیاواز قساکە بە ڕێزت بە جیاواز قساکەی بەڵام پەرلەمانتارێکی پارتی بێنم جیاواز قسەکاڵێ ئەوانە بڕیاریان داوە هیچ بە کورد نەدەن تەشقەڵە بۆ کورد دروستەکەن جارە پێشە مشتێک گروپی 15 ئێستا ئەوە نییە کە ئێستا دروست بوو بێتن لەوە پێشیش هەبوون بەڵێ هەر بە ناوی گروپی 15 پێش مۆزۆعی موچەوەوانە لە هەندێک حاڵەتە هەندێک جار جیابوونەتەوە هەندێک جار یەکیان گرتوێتەوە و هەندێک جار لە هەندێک مۆقیفات چەند کەسێکیان زۆر لەگەڵیان نەبوون ئەوەی کە پەیوەندی بە دید و بۆچوونی منەوەیە دید و بۆچوونی من دید و بۆچوونی یەکێتی ڕاستەقینەیە لە چوارچێوەی سیاسەتی یەکێتیایە و ڕەنگە من زیاتر حرز بم یعنی با بڵێن کە ئەبێ ئەم کێشەیەە هەموو هەواڵەکانمان ئەوەی کە لە فراکسیۆنی یەکێتیە دڵنیان بۆ شێوە بیرەکاتەوە بەڵام ڕەنگە هەندێکیان زۆرتر لە مقابلە و لە نووسین و ئەمایان دەرنەبڕی بێ ئەگەر نابێتە ناو مەوزوعی ساختکردنەوە یان با بڵێن مەوزوعی ناو پەرلەمانەوە فراکسیۆنی یەکێتی هەموو ئەندامەکانی گەورەترین خەمی هەر ئەندامێکی فراکسیۆنی یەکێتی بریتە لە چارەسەرکردنی کێشەی خەڵک بریتە لە موچەی خەڵک بریتە لە دابینکردنی بژێوی ژیانی خەڵک ئەمە بڕاوەتەوە لای ئێمە باش و من جارێکی تریش لێرە تەکی دەکەمەوە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان مەدرسەی مام جەلال فێری کردوین کە خاوەنی ڕۆیای خۆمان بین خاوەنی بیرکردنەوەی خۆمان بین بەڵام لە چوارچێوەی سیاسەتی خۆمانە لە چوارچێوەی استراتیژی یەکێتیدا ئێمە قاز نین
تەکی دەکەمەوە ئێمە قازنین یەکێک بخوێنێ بقیڕێنێ ئەوان کەش بەدوایە بەڕێستا ئەوم بۆ ڕوونکەرەوە بۆچی لە 59 پەرلەمانتارە بۆ چوونەکانتان یەکان گیر نییە بۆ لەسەر مەسلەی پڕۆژە یاسای بودجە قەینا بە ڕێی جیاوازە بێ بەڵام بۆ نمونە ئێستا ڕێکێ لە هەرێمی کوردستانە باز لەوە کاکە عەقڵیەتێکی شۆڤێنی هەیە لە بەغدایە ئەوێ قەوارەی هەرێمی کوردستان نەهێڵێت باشە باش بەشێکتان ڕەتیەکەنەوە ئەمە پێتان وایە مەترسێکی ئەوە تۆ نییە کە مەترسەکە هەیە بۆچی هەمووتان یەک ناگرن بڵێن خەڵکی کوردستان ئەوێ هەمومان یەکدەنگ بین بۆی ئەو قەوارەی بمێنێتەوە باشە کە نییە بۆ ئەوان واڵێ ئێمە با لەسەر ئەرزی واقع قسە بکەین باشە حکوومەتێکت هەیە لە هەرێمی کوردستانە ئەم حکوومەتە بە درێژایی ئەم چەند ساڵی ڕابردوو یەک بەرمیل نەوتی تەسلیم نەکردووە پارێشی وەرگرتووە ئێستا ئەوانەڵێن وەرن نەوت تەسلیمکەن با پارەتان بینێ ئەڵێن ئێمە خۆمان قەرزەکەین پارەمان نییە نەوت دابەزیوە واریداتی عێراق کەم بووەتەوە ئێمە ناتوانین نەوت پارە لە خەڵکی تر قەرزکەین بیدەین بە ئێوە نەوتەکەی خۆشتان لە بیان بە تورکیا و بیفرۆشن کەس نەزانێت چی لەکەن باشە کاکزانە ئەم قسەیە یان با بڵێن ئەم بۆ ئەرزی واقعە ئەکرێ من بڵێم وەڵا ئەمە هەڵوەشانەوەی قەوارەی هەرێمی کوردستانە یان بیکەم بە کوردایەتی خەڵک لە کاتێکا مردبێ لە برسە ئەزانی چی قەوارەی هەرێمی کوردستان هەڵەوەشێنێتەوە باشە برسیکردنی خەڵک نائەدالەتی چەوسانەوەی خەڵک نەبوونی شەفافێت لە داهاتی ئەوە هەرێمی کوردستان هەڵەوەشێنێتەوە کە مەجموعەیەکی کەم بە سەدان ملیۆن دۆلاریان هەبێت بە هەزارانی تریش لە خوارەوە نانی شەویان نەبێت ئەمە هەرێمی کوردستان هەڵەوەشێنێتەوە ئەو جۆرە سیاسەتە ئینتیمای نەتەوایەتی نایەڵێ ئەو جۆرە سیاسەتەیە وا لە گەنجەکە کوردستانی خۆشنەوێ هەرێمی خۆشنەوێ نیشتیمانی خۆشنەوێ ئەو سیاسەتەی کە گەنجێک کوڕی کەسێکە لەسەرەوە ئەچێ بۆ ئەڵمانیا باشە ڕۆژی چوارشەمە سواری تەیارە ئەبێ ئەرچێت لەوێ ڕۆژی یەکشەمە و دووشەمە یەتەوە بۆ هەولێر بە سەدان بە چەند هزار دۆلارێک چەند دەفتەرێک سەرفەکە باشە یەک تیشێ دەکڕێ بە 15 وەرەقە بە 1500 دۆلار باشە سەدان شتی وا هەیە باشە بە هەزاران گەنجیش کولیەی تەواو کردووە خاوەنی شەهیدە باوکی شەهید بۆ لە شەڕی داعش شەو ڕۆژە پاڕێتەوە بۆ ئەوەی کرێکاری دەستکەوێ بۆ ئەوەی لە شوێنێک دابدۆزرێ ئەمەیە وا لەم گەنجە ئەکا هەست دەکا ئەم کوردستانە وڵاتی ئەمەیە هەڵوەشانەوەی ئەڵێن بەشێک لە پەرلەمانتارەکان لە سیاسیەکان لە کاربەدەستەکانی بەتایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێوە لە یەکێتی نیشتیمانی کوردستانن ئەبێ چارەسەرەکان بخەنە ڕوو و ئەبێ چارەسەری بکەن ئەڵێ مەسەلەن خۆپیشاندانەکانی ڕابردوو بەرمەبنای خیتابی بەشێک لە ئێوە بوو کە خۆتان ڕەخنەتان لە حکوومەتە کرد و ناچار گەنجی شاتە سەر شەقام و 2000 پێشەمە شتێ بارگەکانی ئێوەی سووتان یعنی بۆچی چارەسەرێک ناکەن بۆچی ئێوەش ڕەخنە ئەگرن ئێوە دەسەڵاتن ئەوەی من بیزانم با پێت بڵم ئەوەی من بیزانم یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە دوای مۆزۆی کۆرۆنا و لەم ساڵدا چەندین تەڕح و چارەسەر و پێشنیاری خستوێتە بەردەم لایەنەکانی تر یعنی بۆ نمونە مەسەلەی لامەرکەزی ئیداری ئەمە چەندین دانیشتنی بۆ کراوە کاکەزانە چۆن چارەسەر نەکراوە لیژنەی باڵا دروست کراوە لەلایەن جەنابی شێخلاور هاوسەرۆکی یەکێتی لەلایەن هەندێک لە هەواڵی مەکتەبی سیاسی و قانونیەکانی ئێمەوە دانیشتنیان لەگەڵ لایەنەکانی ترا کردووە بۆ ئەوی لامەرکەزی و دەسەڵاتەکان شۆڕ بکرێتەوە تۆ سێری ئەم دوو فاقیەتەکە حکوومەت هەرێمی کوردستان ئەڕوا داوای دەسەڵاتەکە لە بەغا ئەڵێت تۆ من ئەی لە قاڵب من هەڵەوەشێنیتەوە وانە بەڵام پێی باش نییە نایانەوێت یان گەرمۆکێشەی بۆ دروستەکان بۆ ئەوەی کە سلێمانی یان هەر شارێکی تری کوردستان هەر پارێزگایەکی تری کوردستان بری کە بەشێکە لە هەرێمی کوردستان کە کووردە کە یەک ئامانجی و نەتەوەیەتی ئەوەی کە تۆ باسی ئەەکە ئێمانە بەڵام نایەت مەسەلەی لامەرکەزی ئیداری بخاتە بواری جێبەجێکردنەوە و دێ لە بری ئەمە
تۆمەتە بەخشێتەوە ئەڵێ ئێوە قاچاقچیەکەن ئێوە لە سنوورەکان خاڵە سنوورەکانتان وارێ کرد دەی ئەمە ئەکەن شەڕێکی گەورەی میدیایی دژی شێغلاور و هاوسەرۆکی یەکێتیەکەن کێ بە جاییتر ئێمە چۆن ئەبێ قسە نەکەین باش چۆن ئەبێ بێدەم بین بەرامبەر بەم سیاسەتە ئەچی لە بەغا واستە ئەەکەی قسەی تر ناکەم با زۆری نەبێ داوای شتەکەی داوای دەسەڵاتەکەی داوای پارەکەی داوایەوەکەی خەڵک مر لە برسا فەقیرن دەی چیچی ئەمانە بە هەموو شتێ ڕازین نەوتەکەتانەیەنێ و داهاتی نەوتانەیەنێ نازان چی بەڵامیە کەیەتە سەر مەسەلەی شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ نمونە بۆ پارێزگای هەڵەبجە و بۆ پارێزگای سلێمانی بە 6 مانجارێ ناگەیتە ڕێکەوت باش بەڵام یەکشت هەیە دکتۆر مەسەلەن بە هەر بینەوە سەرێکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە بەڕێزت بتانی دەنگدەرەکانی خۆت دەوروبەرەکەت ئەوانەی بینەرتن ئەوانەی فانی تۆن لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەوانەی ئەدناسن دەستخۆشی لە تۆ بکەن لە پەرلەمانتارێکی تری کوردستان بکەن لە ئەندامێکی سەرکردایەتی بکەن بەڵام ئەمە ڕەنگە لە ئاستی شخصە قسەکانتان بگا هاو بۆچوون بێ لەگەڵ شەقامە بەڵام ئێوە ئەزانن کە خەڵک تارگێتە عامەکە ئەبینی کە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە داوای چارەسەر لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکە خەڵکیش پێتانەڵێ ئێوە هێزن ئێوە حکوومەتن ئێوە حکومڕانن ئێوە کۆنگرێزان کرد دەفەرمو کێشەی خەڵک چارەسەر کرد خۆی ئەم کێشانەی کە هەیە کێشەی وا ئاسان نین لە ڕاستیە هی 1 ساڵیش نین ئێمە لەو دقەیەوە کە نەوتمان دەرهێناوە ڕۆژ لە دوای ڕۆژ هەرێمی کوردستان بۆ دواوە هاتووە لەو دقەیەوە کە نەوت هەرێمی کوردستان نەوتی دەرهێنا سیاسەتی نەوتی پەیڕەو کرد وتی من بەغا تەلاقەیەم و دوورەکەوم و لە ڕێگەی خۆم سربەخۆیی ئەەکەم و دوای ئەوە دوای سربەخۆیی نەوت و سربەخۆیی ئابووری سربەخۆیی سیاسی و دەسەڵاتی ئیداری و ئەوانە باسی دەوڵەت و ئەمانە ئەکرا لە دوای دەرهێنانی نەوتەوە کورت و مختصر ئێمە ڕوبەڕووی کێشە بووینەتەوە ساڵ لە دوای ساڵ ڕۆژ لە دوای ڕۆژ وەزعمان بەرەو خراپ ڕۆشتووە هەموو کەسێک گەزانێ ئەم ساڵ ئێمە خراپترین لە پار خراپتر بووین لە پێرار وازەحە باش ئەی کە ئەمە بەم شێوەیە بێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوخۆی یەکێتیشدا بەر لە منیش بەر لە ئێمەمانای با من نەڵێ من ئەوانەی کە بەم شێوەیە قسەکەین من بیری جەناب تێنمەوە یەکێک لەوانە خوا لێ خۆش بوو عادل موراد سکرتێری ئەنجومەنی ناوەند بوو ئەندامی دەستەی دامەزرێنەری یەکێتی بوو یەکەم کەس کە دەستی پێکرد دەنگی هەڵبڕی ولا جەریدەی ڕووداوی شابڵاوکە و کاتە تەلەڤزیۆنیان نەبوو بیرمێت هێشتا تەلەڤزیۆنیان نەبوو وتی نەوت دەرمەهێنن ئەمە بەڵایە ئەم نەوتە لە بری ئەوەی ببێ بە نیعمەت ئەبێ بە نیقمەت ئەم نەوتە دەرنێنین حکوومەتی عێراقی خۆی ملزەمە بەوەی کە لە ساحەڤە بنێرێ لە پشکی بودجەی هەموو عێراق بۆ کوردستان ئەو کاتە نە کێشەی موچە هەبوو نەبووجە هەبوو نەدامەزراندن هەبوو نەچی هەبوو بەڵام کاتێک کێشەکانی نێوان نووری مالیکی و سەرۆکی هەرێمی ئەو کاتە تون بوویەوە کەوتە کێشەی شخصی هەڕەشە لە یەک کرا با من پانۆرامای شتەکانە بۆ باسکەم هەڕەشەی شخصی لە یەک کرا کێشەی نەتەوایەتی بوو بە کێشەی شخصی سیرەکەی وردە هەموو ڕێگەیەکی تر گیرا بەر بەس دەبەرەوەی تەحەدای بەغا بکرێ بە ڕیفراندۆمەکەی لێرە باش ڕیفراندۆم ئەو کاتانە ئێمە ژەمانوت ئەمە بۆ دروستکردنی دەوڵەت نییە ئەمە دەرهاویشتەی ئەو بغزە شخصیەیە کە هەبووە باشە لە پێشترا ئێمە گاندوێتە ئێرە یەکێتی کۆنگرەی کرد سەرکردایەتی نوێ بەڵێ سەرکردایەتی نوێ هاوسەرۆک بەڵێ بەڵام ئایا من پرسیارێک لە تۆ ئەەکەم ئەی بۆ بەوانی تر ناڵێ کاتێک هاوسەرۆکی ئێمە ئەچێ بۆ بەغا ئەچێ لەگەڵ ناحەز و نەیارەکان و لەگەڵ هەموو لایەکە لە شیعە لە سونە لە هەموو لایەک کۆ ئەبێتەوە کۆبوونەوەیان لەگەڵاکە سەری زمان و بنی زمانی هەموو استراتیژی سەردانەکەی ئەوەیە کە چارەسەری کێشەی موچەی خەڵک بکرێ ئەی ئەمە حل نییە ئەمە هەوڵدان نییە بۆ حل باشە دکتۆر بە ئەم قسێت تا چەند ڕاستە بەڕێزت دوو خولێ لە بەغات ینی خۆشت وتت کە تێڕوانینی سەرکردەکانی بەغدا گۆڕاوە بەسەلەم پێشلێک هاتۆتە جیلێکی نوێی سیاسی لە بەغایە ئەبێت دەست و پەنجەی لەگەڵ نەرمکەی زۆر باشە ئێستا بۆ نمونە جاران مەسەلەن ڕەنگە کۆمەڵی خەڵک بوو بێ لە شاخ لەگەڵ
یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردەکانی کۆمەڵی خەڵکی تر هاتوۆتە پێشەوە. ئەمەش حەقیقەتیتیانی کە ئەوان ئەیانوێ هەرێمی کوردستان لە قاڵب دەن زیاتر و ئەیانوێ دەسەڵاتەکانی کەمکەنەوە ئیتر بەڕێکەوتنی نەوت بێ بە کارتی موچە بێ بە هەر شێوازێک ینی ئەمەش ڕوون نییە بە تایبەتی مەسەل ئەمڕۆ پەرلەمانتارێک گەڵێ ڕەنگە بەغدا یاخود لە ئەنجومەنی نوێنەران پرۆژاساکە وا لێ بکەن کە بڵێ هەموو نەوتی هەرێمی کوردستان بەرامبەر بەو پشکەی 12.67 دانراوە. ینی ئەو وەختە ئەمە لە قاڵبدانی هەرێمی کوردستانیش نییە. کاکزانە برای بەڕێزم با ئەمە جوان وردکەینەوە. ئێمە ڕێی پەرلەمانتارێک نابێ بە ڕێی تەواوی ئەگەر هاتە پێش لەو بابەتە باشە تکایە بەنیسبە شۆڤینیەوە بەڵێ بە تاکیدی ئاەتی ناو پەرلەمانە بەڵام ئەمە لە ئەساسە ناتوانێت سەر بگرێ لە قاڵبدانی هەرێمی کوردستان و هەڵوەشانەوەی هەرێمی کوردستان. چکە هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە تۆ زەمانت کردووە. جەنابی مام جەلال ئەو کاتانی کە لە بەغا بوو خەریکی نووسینەوەی دەستور بوو ئەم زمانەی دروست کردووە. ئەگەر ئەم دەستورە هەڵوەشایەوە دەوڵەتی عێراقی هەڵەوەشێتەوە کەواتە هەرێمی کوردستانیش بەشی خۆی هەڵەوەشێتەوە کاتە هەرێمەر خۆی هەیە. باواز نەم مینانە بینین تۆ ئێستا هەڵی پەرلەمانتارێک وایوت ئەی بۆچی چەند جار حەنان فەتلاوی وایوت ئەی کازم سەیادی 4 خولە لە پەرلەمانە چەند جار پێشووتر وایوت. هەموو ئەو پەرلەمانتارانەی کە ئێستا لە ناو پەرلەمانی عێراقان بە یوسف کلابی و حەسەن فەدعەم و تا ئەگاتە هەموو ئەوانەی تریش کە زۆر بڵین لەم مەسەلەیە قسە ئەکەن هەمویان بەقەی ڕبعێکی حەنان فەتلاوی لە دەورەکانی پێشووتردا قسەی لەسەر هەرێمی کوردستان نەکردووە. کو هەرێمی کوردستان هەڵوەشایەوە نەخێر. ئەمە تێڕوانینی شخصیە و پەیوەندی بە نزیک بوونەوەی هەڵبژاردنیشەوە هەیە. هەڵبژاردننی پێشوەختە و دەنکۆوە کاتەوە و تەواو. ئەگەر نا مەسەلەی هەڵوەشانەوەی هەرێمی کوردستان یەکەم لە ڕووی دەستوریەوە وەریبگرین ئێمە زمانێکی دەستوریمانەیە. دووەم لە ڕووی دیبلۆماسی و سیاسیەوە وەرگرین هیچ کاتێک ئەمریکا UN کۆمەلگەی نێودەوڵەتی ئەو سەفارەتانەی کە لەوێن بەمە ڕازی نابن کە هەرێمی کوردستان هەڵوەشێتەوە. کاکە ئێمە ڕیفراندۆمان کرد هەرێمی کوردستانیان هەڵەوەشانەوە ئەم زایادانە چیەکە بە ناوی کاکە ئەوە بۆ پینەکردنی ئەوەیە کە نایانەوێ موچەی خەڵک چارەسەرکەن بۆ پینەکردنی نەدانی موچە و نەبوونی موچە ئەڵێن وڵات جەماعەتێک دیان هەرێمی کوردستان بەڵام بەغداش تۆ خۆت هەڵدوەشانەوە تۆ خۆت برسی خەڵکی برسی کردووە تۆ خۆت ڕیفراندۆم کردووە و ئەوت دەوڵەت باشە ئێمەتنیانە و تاپۆکەی لە گیرفانمانەیە کوا تافۆکە چیان لێ کرد کوا تاپۆی ڕیفراندۆمەکە ئەی لەم کاتە لەمە خراپتر خەڵک لە ئەچێتە دۆخێکی خراپەوە. من پرسیارە تۆکەم تۆ مامۆسای زانکۆی چەند معاش وەرگرتووە چەند وەرەگری باشە من پرسیار لەمە کە من لە موقعی پرسیارم تۆ لە موقعی وەڵامات باشە دکتۆر یعنی بە دیوێکی تری وەرگین بەسەلەن ئەوە نەوتەکە هەرێمی کوردستان نەوتینەدا 100% ڕاستە و ئەوانیش لە بەرامبەر بەڵام گەنمی جوتیاران یەکێکیش لە کۆمنت بۆی نووسیبی دەڵێ توخوا باسی گەنمی جوتیارانیش بکەن. مەسەلەن گەنمی جوتیاران گەنمەکە ڕۆیشتووە جوتیارێکی قڕ بەسەر کە ڕەنگەیەکێتی نەبێ پارتی نەبێ گۆڕان نەبێ کۆمەڵە یەکگرتوو نەبێ هەر هیچ حزبێک نەبێ چۆ لەو دەشتی شارە زورە لەو دەشتی بادینانە لەو دەشتی بتوێنە گەنمی کردو و ڕادستی بەغای کردووە پارەی وەژ نانێرن ینی کاکی ئەم قسەیەش هەیە با ئەمەش بۆ باسی تەمان تۆ باسی گەنم و جوتیار و ئەو شتانە بۆ من مەگەم من خۆم تا ئێستا 2 جار بردوومنەتە بەغا باشە لەوێش جارێکیان لە وەختی دکتۆر فواد باسووم کە سەرۆک و مەحبوو لێ بردوومنەتە لایەن جارێکیان چوونە لای مەرجعی باڵای شیعەکان نوێنەری سیستانیان بینی لە نەجەف لەبەرەوە من لە ناوینەکەیە باشە مش بەڕێستەکەم جارە پێش لە مشتێک حکوومەتی عێراقی کە قەت نەویتوە ئێمە پارەی گەنم ناین و توێتی ئێمە خۆمان پارەمان بەدەستەوە نیە سیوی لێمان نییە و هەتا ئێستا چەندین وەجبە پارەی گەنمی جوتیاران هاتووە حەقیانە ئەبێ هەمووی وەرگرن بەڵام من یەک شتی ژەڵێم ئەوانی ژەش دەڵێن لێرەیە یعنی بە سەراحەت بڵێن جوتیاری ڕاستەقینە لەم مەسەلەیان یەکجار بۆ بە قوربانی ئەڵێن بەشێکی زۆر ئەمانە بازرگان ئەمانە ناکە بڵێن جوتیاری ڕاستەقینن ئێدە پارەی جوتیار ڕاستەقین لە شوێنەوە ئاخر تێکەڵ بووە بۆ نمونە لە دەرەوەی سنوورەکانەوە چەندین هەزار تەن هاتووە بە پارەی کەم لە تمەن پارێکی داینەکەین بۆی کابراوتێتی من جوتیارم و تەسلیمی بەغای کردووە من ناڵێم هەمویان لەسەر حەقن ئەوە هەمویان لیان
حەزەکەی بەیانی قسەیان لەگەڵا بکە لە شارە زۆر لە کەلار لە گەرمیان لە کۆیە لە هەولێر کە هاتوونەتە بەغا چۆن لە خزمەتیان نبووین و چۆن خزمەتمان کردوون کە هەمویان کە سوکاری ئێمە واجبی ئێمەشە بەڵام لە ڕاستیە کێش ئەمە هەمووی با بڵێن ئەم هۆیانە هۆیەکی ئەساسی کێشەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیش پریشکەکەی بەرجوتیار کەوتووە ئێبوونیت پاچی پیشانەدا کازمی هات لێرە لە سلێمانی جوتیارەکان چوونە هەفتەیە پێش وەج بەیەگات بۆ هەولێر بڵێ ئاگال لێ بوو بڵێ ئاگام لەوێ ئەوە ناڵن نینێرین ئەڵێ بەدەستەوە بێ وەجبە دەینێری نردویشیانە ئەینێرن ینی باشە دکتۆر پێت وایە پرۆژه یاساکە لە ئەوەی کە لە چوارچێوەیە کا بۆ کورد لە کەوانەیە کا بۆ کورد نووسراوەتەوە لە پەرلەمان تێپەڕێ یان کە تێ ناپەڕێ بەچی تێپەڕێ من بە لێرەیە بازاڕی ئۆتۆمبیل بازاڕی خەڵک ژیان دار و بەر لەسەر ئەمەوەس ئەمە چاوەڕێ ئەماکە ئەمە تێپەڕێ ژیان و گوزەران خەڵک خۆی لەسەر ئەمە ڕێخاتەوە جارێ پێشە مشتێک چوار احتیمالی هەیە بۆ ئەمەی کە ئێستا بەشی کورد کە لە سا 12.67ەکە لە ناوینەکەیەتی و بڕەکەی ئەگاتە 13 بۆ 14 تریلیۆن دینار بۆ ساڵەکە کە ئەمە زۆر مهمە ئەمە گەر بێت بۆ هەرێمی کوردستان یەکەم احتیمال هەیە ڕێک ئەو 250,000 کە نووسراوە 250,000 بەرمیل ڕۆژانە هەرێم ئەیداتە سۆمۆ و لە بەرامبەردا ئەو بڕەپارەیە دێت احتیمالە ئەمە ڕێگوەکو خۆی دەنگی لەسەر بدرێ باشە ئەمە یەک دووەم احتیمال منوتم چوار احتیمالی هەیە باش دووەمیانەوەیە ڕەنگە بیکەن بە 350,000 بەرمیل پێیان وایە کە هەرێم زیاتر نەوتی هەیە بۆ نەوت زیاترە فرۆشێ چکە هەفتەی پێشووتر بە ئاعترافی حکوومەتی هەرێمی کوردستان 550,000 بەرمیل فرۆشراوە سێمیان ڕەنگە بیکەن بەوەی هەموو داهاتی نەوت چەندێک بوو تەسلیمی سۆمۆ بکرێ لەگەڵ نیوەی داهاتی خاڵە گومرگیەکان و داهاتی ناوخۆ ئەمە سێ وتمان ئەوەیە کە هەمووی بێ چوارەم کە من لەمە ئەترسم چوارەم بریتە لەوەی ئەم سیانە ڕەفزەکرێتەوە دەقێکی نوێ ئەخرێتە ناو ئەو بڕگەیەوە وەکو یاسای قەرز چۆن ئەم احتیمالێ یعنی ڕێک وەکو ئەوەی یاسای قەرزی لێت و لە هەمووی ئەساستر بۆ ئەمە هەر چوار خاڵەکە بریتە لەوەی کە ئەبێت هەرێم حکوومەتی هەرێم نەوت نەکداهاتی نەوت وتوێتی ساڵانی پێشتری ژەی وت ئەم جاریان جیاواز تەمەناکەین ئینشاءالله وا ئەبێت قسەی تۆ بێ نەوت تەسلیمکە ئاخر تۆ ئەڵێ وتوێتی با تەواوی کەم ئەڵێ نەوت تەسلیمەکەین باشە نەوت تەسلیمەکەین ئەم جارە ئەوان نایەن لە پێشاپارەکە بنێرن بڵێ دوای نەوتەکەن ئەڵێ ئەبێ نەوتەکە بێت باشە ئەمە معنای چییە معنای وایە سیقە نییە سیقەنیە بە حکومەتێرە متمانە نییە بە حکومەتێرە دکتۆر ئەبێ نەوتەکە بڕوە بە فعلی بچێتە بەردەمی سۆمەوە بفرۆشتێ ئیتر مانگێکە 15 ڕۆژە چەندێکە ئەو کاتە پارەکە ئەخرێتە سەر حسابی حکومەت باش قسەیەک هەیە ئەڵێن ژێر بەژێر بەغدا ڕێککەوتووە لەگەڵ لیژنەی دارایی لانی کەم و پەرلەمانتارانی لە خۆیان نزیکن حاڵەتێک دروست دەکەن کە هەرێمی کوردستان پێی تەطبیق نابێ مەسەلەن سبەینی پێی بڵێن 450,000 بەرمیل ڕادەستکە و هەرێمی کوردستان لە ژێر کۆمەڵێک گرێبەستە لە کۆمپانیەکانی دەرهێنا لە بۆڕێنەوتەکان ئەمانە چۆن ڕێک خێوەردەکاری زۆر ئەمە هەرێمی کوردستان ناتوانێت چێتە ژێرباریەوە بیکا بە 350 ناتوانێت تا 150 توانیوتی ئەڵێ ئەوە ئەەکەم کە وەک خۆش دەڵێیت ئینشاڵڵا ئیکەن ئەمە ئەڵێن ئەمە بۆ ئەوەیە هەرێمی کوردستان پابند نەبێ ئەوانیش نێرن ئەم 12.67 کاکە سیانزە لە کورتێنانی بودجێ خۆیان ناپڕیکەنەوە ئێمە قسە لەسەر چیەکەین قسە لەسەرەوە ناکەین کە لە ئەلامات چیەڵێن و واڵێن وانێ ئەوەی کە من بینی بێتم هەتا ئەو کاتێک کە عوتڵی پەرلەمان پێش سەری ساڵ لەوێ بووین ئەوەیە کە تەوەجوهێکی زۆر بە قووەت لە ناو لیژنەی مالیە و لە ناو فراکسیۆنە شیعیەکان بە تایبەتی هەیە کە بەبێ ناردنی نەوت بەخوتم یعنی مۆزۆعی سیقەکە ئەبێ نەوت بێ اینجا پارایە پارە نایە جارێ
ئەمەیە مۆزۆعەکە جاران پارە ئاها و نەوتیش نەهاوە یان و باشە نەوتەکە نێرین دوای نێرین بەسەر چاو نەهاو بەڵام ئێستا ئەبێ نەوتەکە بێت تەسلیم بکرێ ئەینجا پارە دێ من وای لێ تێگەیشتوم ئەمە کورت و مختصە ئەزایکی ئەمە شتێکی زۆر قورس نییە نازانم یاسای فەلەک ناسی و هین نییە یاسایەکی قورس بێ و ڕاضیات وانە هاوکێشەکان بۆ حل نەکرێ وازح واقع ئەمەیە ئەوان پارە نانێرن هەتا نەوتەکە نەڕوات چی احتیمالی یەکەمت کە ڕەنگە دڵخۆش کرد بێ هەرێمی کوردستان لە بەرامبەر خەڵکەکەی خۆی و توێتی 250,000 بەرمیل لە ڕێی سۆمەوە ئەنێری نەوت چیوە ئەکە ئەمە جێبەجێ بێ احتیمالی یەکەمت لە ناو پرۆژاساکە بە بێ ئەمە حکوومەت ناردوێتی ئەمە حکوومەت ناردوێتی ڕەنگە چیوە ئەکا دەست و پەنجەی یەکەم پەرلەمانتارانی لەگەڵ شل بێ لیژنەی دارایی لەگەڵ یەکەم ئەمە من بەش بە حاڵی خۆم هەر یەکێک لەمانە بەس بە تەنها هەر ئەوەندە پارە بێ بۆ خەڵک شتێکی خراپ نییە ئێمە کورد دڵنیا بە هەمووشمان یەکدەر نەبین ئەوەی کاڵە گروپی 15 و نازام گروپی چواردە و ئەم لەولاوا بیرەکاتەوە وا قسەکە هەمومان لەو مەسەلایەکێکین خۆچاو لەوە نەبێ ئێستا لێرە ڕەخ ناگرین بڕۆین لە ناو پەرلەمانە ناوەی ئیشی ئێمە نییە لە ڕاستیە ئیشی ئێمە ئەوەیە خەڵک لە میحنەت دەرچێ ئیتر بە هەر ڕێگەیەکە ڕێگەی شەرعیەڵم هەر ڕاستەکان بە خەڵکەڵێن و لە ئەنجومەنی شەڕی خۆتانەکەن خابی لە ئێستا ئێمە ئەم 250,000 لە ڕێگەی حکوومەتەوە هاتووە ڕەنگە با بڵێن کەمپینی باشتری هەبێ ئێمە دامەکەین نوێنەرانی کورد لەو لایشەوە حکوومەت خۆی هەرچەندە حکوومەت دەست و پێی بەسراوەتەوە لە ناو پەرلەمانە زۆر قووەتی نییە من ئەسڵەن گومانی ئەوەیە ڕەنگە حکوومەت بەرەو ئیقالە بچێت لە ناو پەرلەمان ئەگەر ئەو وەزعی کە بینیم ئەخیر ڕۆژ لە ناو پەرلەمانە بەو شێوە بمێنێتەوە و بیرین نەچێت چەند ڕۆژێک لەمە پێش وەزعی ناو بەغا زۆر خراپ بوو و لە لێواری تەقینەوە بوو لە لێوارێکی ئەوە بوو کە مەسەلەی عسایی بوو ئەوەی کە لیان گرت لە جەماعەت فتح هەڕەشەوە کە لە دەنگ بە بوو جەنادەی لەگەر لەبەرەوە ئەمانە هەن بەڵام هەر یەکێک لەمانە بیگری بەمەرجێک بە فعلی نەوت تەسلیم بکرێ و ئێمە ومانانیش بتمانەمان بۆ بگەڕێتەوە بۆەوەی کە حکوومەت بە ڕاستیەتی نەوت تەسلیمەکە بەڵام من لێرەوە ئێڵێمەوە ئایا تورکیا ئایاڵێن نەوت تەسلیمکەین پرسیارەکەمەیە ئێڵێ تا ئێستا نەهێشتووە من ئەترسم یعنی ئێستا کاکە ئێستا باسی ئەوەکەن کە کارەبا لە عقد لەگەڵ تورکیاکەن بۆ هێنانی کارەبا دوای ڕەنگە بڵێن ئەو نەوتەمان داوە بووان لە بری ئەم کارەبایە لە کاتێکا پێشتری ژەیانوت ئێمە ئەتوانین کارەبای چەند وڵاتێکی دەوروبەرمان بلێرین ئەم حکوومەتە وایەوت ئەوە قسەی من نییە نەو بیستووە باشە ئەگەر لەگەڵ بەغا ڕێک نەکەوتین بژاردە چی بێ خۆی ئەم پرسیارە بێ ڕوبەڕۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە بۆچوونی بەڕێز ئایا ئەتوانن چاکسازی بکەن ئەتوانن شەفاف بن ئەتوانن موچە بۆ خەڵک دابین بکەن بەڵام پرسیار حکوومەت بۆ ڕێناکەوێت لەگەڵ بەغایە باشە گەرە مەرجە عزیزانە هەبێ مەسەلەن پێ بڵێ هەموو داهاتینەوت ئەی هەموو داهات بۆ تەسلیم هەرێمی کوردستان ڕەنگە بکێتە ژێر بەندەوە تازەێتی من یەک پرسیارەکەم تۆ ئەڵێ ئەگەر هەموو داهات ئەگەر هەموو داهات تەسلیم ناکە دەفەرم و خۆ پارە بۆ خەڵک دابینکە ئێکە خۆشی دابینی ناکەی تەسلیمی ئەویشی ناکەی بە خەڵکی ژەڵی ئەبێ کوردایەتی کەن لە بلاوە نەوتەکەشەیە بە تورکیا بە خەڵکی ژەڵی خۆفرۆش و جاش و نابێ قسە بکەن ئەمە چۆنی بچن یعنی چۆن شتی وە ئەبێ ئێستا کوردایەتی ڕاستەقینە چییە کوردایەتی ڕاستەقینە ئەوەیە کە لە تێنان بۆ هەژارێک ئامادە بکەی ئەبێ کوردایەتی ڕاستەقینە ئەوەیە کە پارە بە مامۆستاکان بی لەم مانگەوە بڕۆن دەوامەکانیان بکەنەوە مناڵەکانمان لەوە زیاتر کوێر نەبن خوێندەوار دەرچن ناڵی ڕۆنەوە بۆ بەخا دکتۆر ئێمە نۆیمان یەکەم دانیشتنی ساڵی تازەیە نۆیەک تا و کاتە لیژنەی دارای تەواویەکە لەوە دەست باسی کەمەمە باڕۆم بێ بۆ بەڕوون بێت تەبان ئێمە نۆیمان یەکەم جەلسەیە ئێستا ئەم پرۆژه یاسایە کە هاتووەتە ناو پەرلەمانەوە لە ڕیاسی پەرلەمان ڕیاسی پەرلەمان بۆ تەدقیقکردن ئەینێرەیە بۆ دائیرەی مالیە باشە نەک لیژنەی مالیە دوایی لێەوە کارئین بوو سەرۆکی پەرلەمان ئەینێرێ بۆ لیژنەی مالیە و لەگەڵ لیژنەی قانونیە ئەگەر ئەوان خەرقێکی دەستوری یان ئەوەی تیانە بوو بە سەرۆکی پەرلەمانەڵێن لیژنەی مالی ئەڵێ فلانە ڕۆژ ئێمە ئامادەین خوێندنەوەی یەکەمی بۆ بکەین باشە کەواتە قورسە ڕۆژی یەکەمیش خوێندنەوەی یەکەم بکرێ بۆ چەند ڕۆژی سەورەکەی خوێندنەوەی لە گەرم و گۆڕبێ خوێندنەوەی یەکەم ڕەنگە هەفتەی یەکەم بکرێ کە خوێندنەوەی یەکەم کرایانەوە هەفتەیەکە لە بەغاین دیسانەوە ئەنێرێتەوە بۆ
لیژنەی مالیەوە بە ڕسمی کۆپیەکی پرۆژە یاساکە نرێ بۆ هەرموو ئەندامێکی پەرلەمان تا خوێندنەوەی دووەم. خوێندنەوەی دووەم دەست پێەکە ئیتر هەر کاتێک کە لیژنەی مالیە تەواو بوون، من پێم وایە لیژنەی مالیە 20 ڕۆژ بۆ مانگێکیانەوێت. ئانەڵێن دەڕۆژ ومێدمان وایە وابێ بەس من پێم وایە 20 ڕۆژیانەوێ بەلایانی کەمیەوە ئەوان کە تەواو بوون دێنەوە بۆ ناو پەرلەمان خوێندنەوەی دومی بۆ کرێ گوێ لە سەرنجی کوتلە سیاسیەکان و ئەندامانی پەرلەمان ئەگرن یەک بە یەگەر کەسێک قسەی هەبێ لەسەر پرۆژە یاساکە تەقدیمیەکە جارێکی تر کۆی ئەم سەرنج خرێتە دەنگدانەوە پێشنیارانە ئەبەنەوە دیسانەوە چەند ڕۆژێکی تر ئەی تەسەڕۆکەی بگاتە مانجی شوبات ئەگاتە مانگی شوبات جا من لێرە یەکشتی کەو پێ بڵێم ئێمە ئاخر سەرنجش ئێمە یەکی دوو ئۆتڵەیە خۆی ئەم یەکیەکە ئۆتڵە بوو بەڵام مانگێکمان پشوەکانمان دا بە مەسلەی بودجە درێژ کردەوە یەکی دوو بەڵام ناتوانانی بەپێی دەستورە بە یەکی دوو هەر مانگێک ئۆتڵە بێ کەواتە من خۆم بە قەناعەتم زەحمەتە تا یەکی دوو پەرلەمان بتوانێت دەنگی لەسەر بدا ئەکەوێتە دوای ئۆتڵەکە واتە مانگی سێ هیچ ئەم پرۆژە یاسایە جگەل لە مەسلەی کورد مەسلەی دابەزینی سعری دینار بەرامبەر بە دۆلار و ئەوەی کە ئێمە ئاگامان لێ بێ زۆربەی پارێزگاکان نوێنەرەکانیان و محافزەکان سەرنجی گەورە گەورەیان هەیە لەسەر ئەم پرۆژە یاسایە و هەروەها مەسلەی لێبڕینی موچە لە فەرمانبەران هەر لە ئێستەوە هەرایەکی گەورەی ناوەتەوە پەرلەمانتاران هەڕەشە ئەکەن کە نابێ ئەمە تێپەڕێ بۆیە جەدەلێکی زۆر وەرەگرێ بۆیە من گومانەکەم بە 20 ڕۆژ بتوانرێ دەنگی لەسەر بدرێ و ئەچینە ناو عوتڵەکەەوە لە دوای عوتڵەکەیشەوە ڕەنگە ئەکەوێتە مانگی سێ. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەختیار شاوەیست ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامایم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.